بەجددی ئەوە ڕۆژەکەیە لێرە کاتەکی زۆرە مامۆستایان قوتابیان بێکەوە کۆشەکی زۆر ئامادەکردنی چەندین کاری جیاواز پرۆژەی جیاواز لە هەر یەکە لە دەرسەکانی زانست و هونەر و ئینگلیزی و بیرکاری بەیەکەوە فیستیڤاڵێکی جوانە بۆ قوتابخانەی کلێڤەر ئامادە دەکەین و ئامادەی کلێڤەر ئینشاڵڵا بەدڵی قوتابیان و بەدڵی هەموو لایەک دەبێتن. وەکو مامۆستایانی قوتابخانەی کلێڤەر هەستان بە ئەنجامدانی فستیڤالێک لەبارە جیاجیاکانی زانست و بیکاری و ئینگلیزی و هونەر لە بواری بیکاری چەندین چالاکی جۆراجۆرمان ئەنجام داوە بۆ ڕوونکردنەوەی بابەتەکان بە شێوەیەکی کردداری. سەرپەرشتیاری پێشانگای هونەری ئەمڕۆ هەستان بەکردنەوەی پێشانگایکی هونەری بە هاوکاری کە دەستەی کارژێڕی قوتابخانەی کلێڤەر و مامۆستایانی هونەر و قوتابیان کە تێیدا زیاتر لە 80 کاری دەستی و 50 تابلۆمان کردبوو. سوپاس قوتابخانەی کلێڤەر و کارژێر قوتابخانەی کلێڤەر دەکەم کە ئەم دەرفەتەیان بۆ مامۆستایان و قوتابیان ڕەخساند کە توانەکانی خۆیان تێدا پیشان بدەن بە هیوام کە هەموو ساڵێ ئەم پێشانگای بەردەوام بیت. Hello everyone. Today we are on a special day, which is a festival day. It's an annual festival. Every year we do a festival. It consists of many parts. For example, the maths part, the science part, the art part. And that's our first year that we participated in our festival. It consists of many parts of English language. As you can see, I, as the English supervisor, with the English teachers, we prepared many samples, many models, many projects about every skills of English language, as you can see. سلااوتان لێ بەڕێزان و مامۆستا شۆخان مامۆستای وانەی ئینگلیزی ئەمڕۆ لە فستیڤاڵی زانستی قوتابخانەکەمانەوە لەگەڵتانی فستیڤاڵەکە پێک دێت لە 4 بەشی دیاریکراو بەشەکانی مامۆستای ئینگلیزی بەجیا مامۆستایانی زانست و بیرکاری و هەروەها هونەریش هەر مامۆستای کەلوپەلەکان و شتەکانی خۆی داناوە عەرز دەکات دەتوانن ببینن وەکو مامۆستای ئینگلیزی بە چەندین شتی جیاواز بەشداریمان کردووە وەکو یاری وەکو گەیم وەکو پۆستەر بەشداریمان کردووە وەروە وەکو چەندین شتی تری جوانکاری و دێکۆڕیشن و هەروەها فێرکاری بەشەکانی ئینگلیزی پێکدا لە ئیدیۆمەکان بەشەکانی سپیکینگ واتە قسەکردن بە شێوەی ڕایتینگ هەمانە نووسینمان هەیە بە شێوەی پیتەکانمان هەیە شێوەی ئیدیۆمەکانمان هەیە یەک دینا دێکۆڕیشنی جیاوازمان دەتوانن سیرکەن و ببینن بەیوە تێژبینن.
شیرین علی لە ئامادەی کلێڤەری ناحکومی لە فیستیڤاڵی ئەو ڕۆمان فیستیڤاڵێکی زانستیە کە تایبەتە بە کیمیایی ئەوڕۆ دوو مادەمان هەیە ئەو مادەیە لەگەر ڤیتامین سی تێکەراوی دەکەین کە ئەو بەخۆی ڕەنگی مۆرە ئەو ڤیتامین سی تێ دەکەین ئەوە ڕەنگەکەی دەگۆڕێ دەبتە بێڕەنگی. وەکو قوتابی ئالان فازل لە قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناحکومی بە هاوکاری مامۆستایان و قوتابیان هەستین بە ئەنجامدانی پرۆژەیەک بە ناوی کارلێکی گەرمیدەر. قوتابی ئاسلاحەدین لە قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناحکومی ئەمڕۆ لە فیستیڤالدا تاقیکردنەوەیەک دەکەین کە تاقیکردنەوە ناوی کارلێکی دەرکردنی ئاو لە شەکرە. من ناوم لیا شێرزادە لە قوتابخانەی کلێڤەرم بەشدارم کردەوە بەم پرۆژێکتە بیکاری. من ئەوانم لەگە دایکم درستم کردووە لە کیوبەکان cubes. That's cubes, that cubes, and that's the triangle pyramid. That's cylinder, and that's a cone, and that's a cubed. نادرە لە ئامادەی کلێڤەری ناحکومیەوە لەم فیستیڤاڵە بەشداریم کردووە بەم پرۆژەیە کە لەسەر میکانیکە وزەیە بە سەرپەرشتی مامۆستا هۆشنگ. سلام، من نام سیڤایە، خوێندکاری پۆلیدەی زانستیم لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی. ئەمڕۆ فیستیڤاڵێکی زانستی هونەری کراوە و ئێمەش بەشداریمان کردووە لەوانەی فیزیایە و بە سەرپەرشتی مامۆستای فیزیا مامۆستا هۆشنگ. سڵاو، منیش ناوم ساندیە. ئەمڕۆ هەستاین بە پرۆژەیە کە باس لە پەستان دەکاتن. چەند ڕووبەرمان زۆر بێ پەستانیش کەم دەبێت. نمونە ئێستا و دەبدەبەمان هەیە کە دەبدەبەکەمان لە سەری دانا، چەند پەستانی بخێنە سەرێ دەبدەبەکە ناتەقێت لەبەر ئەوەی ڕووبەرەکەی زۆرە. بەڵام ئەگەر دامانە لێرە چکە یەک دانەیە
بەستانی بخینە سەرێ دەتەقێ. ناوم لاڤین حادلە لە ئامادەی کلێڤەری ناحکومی هەستاین بە ئەنجامدانی ئەو پرۆژەیە بە هاوکاری قوتابیان تابلو، سیما و ڕۆنیا بە سەرپەرشتی مامۆستای فیزیا مامۆستای هۆشنگ. لەم پرۆژەیە جوڵە بەو تۆپە دەکەین بە هۆی یاسای باسکال. سڵاو من ناوم ماڤەم حێدینە لە پۆلینۆما لێر کانە شتێکمان دروست کردووە چۆنات سەرەتا سێ شێوازی کارمانەیە پرزنت و پاست و پاسپارتسپڵەکەی لێر کانە شتێک یەکەم جار ئەوە دەسوڕێنین چ کارێکمان بۆ دەرچوو دەبی شێوازی پاست و پاسپارتسپڵەکەی بدۆزینەوە بۆ نمونە ئێستا لێر کانەگە ئیتمان بۆ دەرچێتن لێر کانە شێوازی دەبی پاستەکەی بدۆزینەوە کە دەبتە ئەیت شێوازەکەیت کەشی کە پاسپارتسپڵە دەبتە ئیتن. سڵاو من ناوم گەڵا فریادە لە پۆلی حوتەمیم لێرەدا ئێمە چەند ڕستەیەکمانەیە دەبێ وشەکان لەسەر یەکتری دانین هەتا بەرنەبێتەوە. So welcome everyone, welcome to this nice, well-prepared festival. So right now, as you can see, on the board we have two kinds of games. The first one is this one. We got two dices, you spin it and there will be a number and you guess the number and you will choose a card. You have to guess the right answer. The second game is that there's dozens of balls. You will take a look at any one of them and you have to guess the part of speech. For example, father is a noun and in your place you have to throw it, put it in the noun. Sorry. And this is it. Thank you. سڵاو من ناوم بانە عوسمانە لە قوتابخانەی کلێڤەر کە لە پێشانگای هونەری کلێڤەر بەشداریم کردووە بە چەند تابلۆیەک کە ئەمەش یەکێکیانە کە باسی جوانی هونەری بەهار دەکات. بەنای خی گەورە میرەبان دەستخۆشی لە ئامادەی کلێڤەری ناحکومی دەکەین کە ئەمڕۆکە هەڵسان بە سازدانی ئەم فستیڤاڵە بەڕاستی ماندووبوونی پێوە دیار بوو و هەروە هاوکاری مامۆستا لەگەڵ قوتابی زۆر ڕنگدانەوەی تێدا بوو کە چەند بەشێک لە خۆگرت و وەکو زانست بوو وەکو کیمیایە فیزیا زیندە زانیە بیرکاری هونەر ئینگلیزی هەموو بەشەکانی قوتابخانە و مەنهەجی تێدا بوو بەڕاستی زۆر سەرنجات چژ بوو دەتوانم بڵێم زیاد لە ساڵانی پێشترێ شتی جوانیان دەکرد بەس هەوڵیاندا بوو ئیمساڵ چەند شتێک بێنە پێش کە پێشتر نەماندی بوو ڕاستی جێگەی دەستخۆشی و سوپاسیان دەکەین بە هیوای بەردەوام بوون. ساڵانە قوتابخانەی کلێڤەر هەڵدەستێت بەکردنەوەی چەند فستیڤاڵێک بەڕاستی کارەکانی ئەو ساریان زۆر جیاوازە مامۆستایانی هەم هونەر مامۆستایانی زانست بەڕاستیشتی زۆر جوانیان کردووە و مامۆستایانی بیرکاریش کارەکانیان زۆر جوانە هەموو کردارەکانی تێدا زۆر سرنجڕاکێش بوون و هەروەها لە چتر گۆشەی مامۆستا ئینگلیزی مامۆستایانی ئینگلیزی بەڕاستی ئەوانی شتێکی جوانیان کردبوو زیاتر شتەکان عملی بوون کردداری بوون بەڕاستی ئەوە زیاتر سرنجی ڕاکێشان چکە دەتوانێت قوتابی ئیسیفادە لێ بکاتن و هەروەها ئەزمونێک بوو لۆ هەمووان بەڕاستی شتی جوانیان کرد بوو دەستخۆشی دووبارە و سێبارە لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی دەکەین لۆ ئەو شتە جوانانەی دەستیان خۆشبی زۆر سپاس. This project is about nouns. We have 4 types of noun: noun, person, noun, people, noun, animal. You can choose one of the noun and put it in the boxes. If you look at, for example, we have this one is animal. You can put in the box which one is animal. This one is animal boxes. This is a place, for example, pharmacy. We can put in the box of the place. This is a place. This is the first project. This is about one
about 12 tenses in English language. You can choose one of the tense, and according to this structure, you can form a sentence. Like what, for example, what we have? We have present simple. If you look at the structure, we have subject, verb, and object. We can form a sentence like what? For example, I cook food every day. These are 12 tenses in English language. I hope you like it. نام سولينا لبولي ششي FM لمكتبي كليفر. أمرو بابتكم على سم multiplication table كجاراني دوا. Example 2 multiply 1 equal 2. 2 multiply 4 equal 8. مثلا 2 multiply 5 equal 10. 2 multiply 6 equal 12. 2 multiply 7 equal 40. سلام نام نور عباس لبولي ششم لمكتبي كليفر. درس كم على سب point and line. Point, line, array, line segment, parallel lines, perpendicular lines, intersecting lines. من نام دينايا لقطاب خاني كليفري ناحكمين من أمرو بجاريم كدولم بروجكتا كباز دكا لكرتكان وكو دابش كردني كرتكان زاران كردني كرتكان كو كردني كرتكان وكم كردني كرتكان بروجكتا كان بيقدر لمشتانا. Hi, I'm Lava. I'm grade 6D. This is my project about shapes, cylinder, cube, rectangle, and pyramid. Hi, I'm Ayan Khalid, and today I'm grade 6, and today this is my project, measures from kilometer to milliliter. We're dividing it to be list and lister, and if we divide it, it will be come and list and list and list until milliliter. سلام نام سيما أمرو لفستيفالي هنر بجارو كلا لبشي هنر وأوش كار دستي كان وانا. Hi, my name is Gulnaz. I did this project for math. This is center. This is diameter. And this is chord. Hello, my name is Miriam Mohammed. I'm in school Clever. In math festival, I'm talking about paragraph, life expectancy. Russia is 90. Egypt is 50, Canada is 80, Iraq is 60, Iran is 70. بەخێر بم بۆ فیستیڤاڵی ساڵانەی قوتابخانەی کلێڤەری ناحکومی. ئێمە وەکو مامۆستایانی بیرکاری بەشداریمان کردیان بە ئەنجامدانی چەند چاڵاکێکی جۆراوجۆر دەستخۆشی لە کارگەری قوتابخانەی کلێڤەر دەکەین کە ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی فیستیڤاڵ لە چەند بەشێکی جۆراوجۆر. من شم ديار تنظم لمكتب كليفر ناحكومين من بجام كده الفستيفال بروجكت من ماث باكا. قوتابخانەی کلێڤەر هەموو ساڵی فستیڤالی خۆی ئەنجام دەدا. ئەو ساڵەکەش فستیڤالەکە فستیڤالی زانستیمەر ئەنجامدا. زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەین، قوتابیەکان دەکەین کەوا بە جۆش و خرۆشەوە بەشداریان لەو پێشانگایان کرد، دەستیان خۆش بێ و فستیڤالە کرد. سەرکەوتوو بن ئینشاڵڵا. سوپاسی هەموو لایەکی دەکەین. مريم سنجر لبولي ديسي لقوتابخانة ئامادەی کلێڤەر. ئەمڕۆکە پرۆژەمان دروست کردە کە لێرە کانە ئەو پردێکە کە لە بەرز دەبێتەوە لە بۆ تێپەڕبوونی پاپۆڕ و بەلەمەکان و لێرکانش کە لە پێشە بەرز بێت و ترافیک هەیە ڕێ لە سیارەکان دەگرێت تاوەکو هاتوونەکەن تا پاپۆڕەکان تێپەڕ دەبن سیارەکان لە ترافیکەکە ڕادەوەستن و پاشان کە ئەو پردە نوێ بۆ هاتۆ شوێنە خۆی سیارەکان دەتوانن هاتوو بکەن.